هاوڕێیان ڕۆژ لە ڕۆژان بیرتان لەوە کردوتەوە کە ئەگەر زەوی خۆمان نەمێنێت ئێمە ڕوو لەکوێ بکەین؟ ئایا گەر زەوی خۆمان لەناو بچێت هیچ هەسارەیەکی تر هەیە کە جێگرەوەی زەوی بێت هەر وەک زەوی هاوشێوەی زەوی ئاو هەوای تیابێت بۆ ژیان؟ زانایان هەتا وەکو ئێستا بەدوای ئەوە ئاگەڕێن کە هەسارەیەک بدۆزنەوە هاوشێوەی زەوی دەوڵەمەند بێ بۆ ژیان، کە ئێمەی مرۆڤ ئەگەر ڕۆژ لە ڕۆژان زەویمان لەناو چوو بتوانین سەردانی ئەو بکەین یاخود ڕوولێ بکەین یاخود بەردەوامی بەژیانی خۆمان بکەین لەسەرەوە هەسارە. هەتا وەکو ئێستا زانایان نەیاندۆزیوەتەوە هیچ هەسارەیەک نەبووە هاوشێوەی زەوی بێت، بەڵام هەتا وەکو ئێستا بەردەوامن لەگەڕان تاوەکو هەسارەیە بدۆزنەوە کە هاوشێوەی زەوی بێت بۆ ئەوەی کە ئێمەی مرۆڤ بتوانین بەردەوامی بەژیان بین و بەردەوامی بەژیانی مرۆڤایەتی بین ئەگەر ڕۆژ لە ڕۆژان زەوی خۆمان لەناو چوو. سڵاتان لەوێ هاوڕێیان، هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ئەم جارش لەگەڵتانە بمەوە لە پرۆگرامێکی تر لە بەشی دووهەمی هەسارەی مەریخە کە بەشی یەکەمیتان بینی و کۆمەڵی زانیاریتان لەسەر هەساری مەریخ زانی. پێمان خۆش و بەردەوامی بین بە زانیاریەکانمان و زیاتر بتوانین مەریختان پێ بناسێنین لەم بەشەیە. هیوادارم لەگەڵمان بن و دووبارە چێژ لە هەساری مەریخ وەرگرن. بەرگە هەوای زەوی لە سەدا 78 نایترۆجینە، لە سەدا 21.9 ئۆکسجینە، لە سەدا 0.9 ئارگۆن و لە سەدا 0.03 کاربۆن و دیۆکسیدە. لە حاڵێکدا بەرگە هەوای مەریخ لە سەدا 95 کاربۆن و دیۆکسیدە، لە سەدا 3 نایترۆجین و لە سەدا 1.6 ئارگۆن و بەشێکی زۆر کەمیشی ئۆکسجینە. ئەم بەرگە هەوایە لە مەریخ زۆر تەنکە و پاڵەپەستۆی بەرگە هەوای لەسەر ڕووی مەریخ 1% سەر زەوی خۆمانە، کە ئەویش بەهۆی زەڵبوونی ڕێژەی زۆری کاربۆن و دیۆکسیدە لە بەرگە هەوای مەریخدا. بەرگە هەوای تەنکی مەریخ بەهۆی نەبوونی کێڵگەیەکی موگناتیسی بەهێز ئەو هەسارەیە لە بەرامبەری باوتیشکی خۆر و دوورەبەرزەکان بەبێ بەرگری دەهێڵێتەوە. بەڵام زەوی خۆمان کێڵگەیەکی موگناتیزی هەتا ڕادەیەک بەهێزی هەیە کە بەرگە هەوای زەوی لە بای خۆر دەپارێزێت. پێکدادانی بای خۆر و کێڵگەی موگناتیزی زەوی دەبێتە هۆی دروستبوونی ئاورۆرا کە لە جەمسەرەکانی گۆی زەویدا بە شێوەیەکی سەمای ڕەنگەکان لە ئاسماندا دەبینرێن. ئەم دیاردەیە لە هەسارەی مەریخدا ڕوونادات چونکە کێڵگەی موگناتیزی مەریخ ناسەقامگیر و بێهێزە. لێکۆڵینەوە لە بەرگە هەوای مەریخ بۆ تێگەیشتن لە شوێنەوارەکانی گۆڕانی کەشوهەوا لە ڕابردوو دۆخی هەنووکەی ئەو هەسارەیە بۆ دەرخستنی ئەوەی کە بزانین پاڵپشتی ژیان دەکا یاخودنا پێویستیەکی حاشا هەڵنەگرە. هەندێک جار با لەسەر هەساری مەریخ ئەوەندە بەهێزە کە زریانێک لە تەپ و تۆز دروست دەکات کە زۆربەی هەرە زۆری هەسارەکە دادەپۆشێت. پاش ڕوودانی ئەو زریانانە چەندین مانگ دەخایەنێت هەتا هەموو تەپ و تۆزەکەی بنیشێتەوە. مەریخ یەکێکە لەو هەسارانەی کۆمەڵەی خۆری خۆمان کە زۆرترین لێکۆڵینەوەی لەسەر کراوە. تاکە هەسارەیە کە ڕۆڤەر واتە مەریخ پێوەری دەستکردی مرۆڤی لەسەر نیشتۆتەوە و لێکۆڵینەوەی لەسەر شتە نامۆ نەزانراوەکان کردووە. دەرکەوتووە کە مەریخ چەندین ملیار ساڵ پێشتر زۆر گەرمتر بووە و شێو تەڕایی زیاتر بووە. زانایان ئێستا بەدوای ژیاندا ناگەڕێن لەسەر هەسارە سوورەکە، بەڵکو بەدوای نیشانێکی ژیاندا دەگەڕێن کە لەوانەیە لە ڕابردووی ئەو هەسارەیەدا هەبوو بێت. گۆشەی خولگەی مەریخ بە دەوری خۆیدا لەگەڵ خولگەی مەریخ بە دەوری خۆردا 25 پلەیە
کە ئەمەش لێکچوونێکی زۆرە بەنسبەت ئەوەی زەوی کە 23.4 پلەیە. مەریخ هەروەکو زەوی وەرزی هەیە، بەڵام چونکە ماوەی زیاتری پێدەچێت هەتا 1 خول بە دەوری خۆردا تەواو بکات، بۆیە ماوەی وەرزەکان لەسەر مەریخ زیاترە. وەرزەکان لەسەر زەوی بە شێوەیەکی یەکسان دابەش بوون. هەر وەرزێک 90 ڕۆژە، بەڵام لە نیوەگۆی باکووری مەریخ بەهار 194 ڕۆژی مەریخ دەخایەنێت و درێژترین وەرزی ساڵی مەریخە. هاوین 178 ڕۆژە، پاییز 142 ڕۆژە و زستان 154 ڕۆژ دەخایەنێت. لە نیوەگۆی باشووری مەریخ بەهار 142 ڕۆژە و هاوین 154 ڕۆژە و پاییز 194 ڕۆژ و زستان 178 ڕۆژ دەخایەنێت. مەریخ 2 مانگی بچووکی هەیە بە ناوی فۆبۆس و دەیمۆس کە لەوانەیە 2 دوورەپەرێز بووبن کە لە تەڵەی هێزی ڕاکێشانی مەریخدا گیریان خواردبێت. شێوە بیچمی ئەم 2 مانگە وەکو پەتاتە وایە و بە هیچ شێوەیەک وەکو مانگی زەوی خۆمان خڕ نین. هۆکاری خڕنەبوون و ناڕێکی ئەم 2 مانگە بۆ لاوازی هێزی ڕاکێشان دەگەڕێتەوە و ناتوانن وەکو مانگی زەوی خۆمان خڕ ببنەوە. فۆبۆس بەردەوام لە مەریخ نزیک دەبێتەوە. هەر 100 ساڵ 8 سانتیم لە مەریخ نزیک دەبێتەوە. نزیکەی 50 ملیۆن ساڵی تر لەگەڵ مەریخ پێک دەدەن. یان پێش گەیشتن بە مەریخ تێک دەشکێت و پارچەکانی ئەڵقەیەک بە دەوری مەریخدا دروست دەکەن. مانگی فۆبۆس بە نسبەت مانگی دەیمۆس لە مەریخ نزیکترە. مانگی فۆبۆس لە ڕۆژێکدا 3 جار بە دەوری مەریخدا دەسوڕێتەوە. بیهێنەرە بەرچاوت مانگی خۆمان لە ڕۆژێکدا 3 جار هەڵبێت و بنیشێتەوە. بەڵام دەیمۆس سی کاتژمێری دەوێت هەتا خولگەیەک بە دەوری هەساری سووردا تەواو دەکات. هەروەک چۆن ئێمە لەسەر زەوی تەنیا 1 ڕووی مانگی خۆمان دەبینین، 2 مانگیگەی مەریخیش هەمیشە 1 ڕووی خۆیان نیشانی مەریخ دەدەن، چونکە ئەم مانگانە بە هەسارەکەی خۆیانەوە قوفڵ بوون. هێزی داکشانی مانگی فۆبۆس تەنیا 1 لەسەر 1000 هێزی داکشانی زەوی خۆمانە. هەر بۆیە ئەگەر کەسێک کە کێشی 68 کیلۆگرام بێت لەسەر مانگی فۆبۆس بوەستێت، کێشی دەبێتە 68 گرام. مەریخ هیچ ئەڵقەیەکی نییە، بەڵام لە دوای 50 ملیۆن ساڵی تر کاتێک فۆبۆس دەکەوێتە سەر مەریخ یاخود تێک دەشکێت، دەتوانێت ئەڵقەیەکی تۆزاوی بە دەوری هەسارە سوورەکەدا دروست بکات. ئەمڕۆ مەریخ هیچ کێڵگەیەکی موگناتیزی نییە، بەڵام ناوچەکانی مارتیان هی مەریخ لە نیوەگۆی باشوور موگناتیزیکی زۆری هەیە. ئەمەش ئاماژەیە بۆ شوێنەواری کێڵگەی موگناتیزی 4 ملیار ساڵ لەمەوبەر. ئاژانسەکانی بۆشاییزانی هەتا ئێستا توانیویانە 6 ڕۆڤەر واتە مەریخ پێ و لەسەر ڕووی مەریخ جێگیر بکەن. مەریخ پێ و ڕووبۆتێکی پێشکەوتووە کە لەسەر مەریخ وەکو ئۆتۆمبیلێک هاتوچۆ دەکات و ڕاستەوخۆ لێکۆڵینەوە لەسەر بەشێکی زیاتری ڕووبەری هەسارە سوورەکە و بە مەبەستی دۆزینەوەی ئاو و نەخشەکانی هەرێمەکانی مەریخ و خاک و خۆڵەکەی دەکات بە ئامانجی ناردنی مرۆڤ بۆ سەر مەریخ. مرۆڤ هەتا ئێستا 49 جار هەوڵی داوە بە مەبەستی گەڕان و دۆزینەوە کەشتی ئاسمانی و ڕۆڤەر و ڕۆبۆت ڕەوانەی مەریخ بکات کە 29 جار لەو 49 جارە سەرکەوتنی بەدەستهێناوە و توانیوێتی دەستی بە خاکی مەریخ و ئاسمانی مەریخ ڕابگات. وڵاتانی ئەمریکا، چاینا،
ئیمارات، ئەوروپا، هیندستان و یەکێتی سۆڤێت هەتا ئێستا لە ناردنی کەشتی ئاسمانی و ڕۆڤەر بۆ هەسارەی مەریخ سەرکەوتوو بوون. یەکەم مەریخگەڕ بە ناوی سۆژۆرنەر لە ساڵی 1997 لە مەریخ نیشتەوە و کە تەنیا 10 کیلۆگرام کێشی هەبوو. بەهۆی بچووکبوونی قەبارەکەی نەیدەتوانی لە بەرزایی زیاتر لە 20 سانتیم دەربازوی ببێت و لەبەر ئەم کێشەیە نەیدەتوانی زۆر بەسەر مەریخدا بگەڕێت. ئەم مەریخگەڕە هێزی خۆی لە وزەی خۆرەوە وەردەگرت. سۆژۆرنەر یەکەم مەریخگەڕ بوو کە توانی یەکەم وێنەی مەریخ ڕەوانەی زەوی بکات. ئەمە یەکەم وێنەی سەر هەسارەی مەریخە کە مرۆڤ گرتوویەتی. دوایین مەریخگەڕ کە لەلایەن ناساوە ڕەوانەی مەریخ کراوە، مەریخگەڕی خۆڕاگری یان پەرسەڤەرەنس بوو کە لە ڕێکەوتی 18 فابریواری 2021 لەسەر مەریخ بەم شێوەیە نیشتەوە. کێشی ئەم مەریخگەڕە زۆر لەوانەی پێشووتر قورسترە و نزیکەی 1 تەن و 25 کیلۆیە. ئەم مەریخگەڕە بە تەکنەلۆژیای زۆر پێشکەوتوو دروست کراوە و وەک تاقیکێکی زۆر پێشکەوتوو وایە کە لەسەر مەریخدا دەگەڕێت و بە هەڵکۆڵینی بەرد و خۆڵی مەریخ نەک تەنیا بە دوای ئاسەواری ژیان لە ڕابردووی ئەو هەسارەیەدا دەگەڕێت، بەڵکو لە دوای ئەوەدا دەگەڕێت کە ئایا ئێستا لەسەر مەریخ ژیان بوونی هەیە یاخود نا. مەریخپێوی پەرسەڤەرەنس چاودێری کەشوهەوا و بەرگەهەوای هەساری سووریش دەکات و ڕێگا خۆشکەری سەردانی ئێمەیە بۆ سەر ئەو هەسارەیە. بەگشتی هەتا ئێستا 6 مانگی دەستکرد ڕەوانەی مەریخ و لە خولگەی خۆیان لە هەساری مەریخ جێگیر کراون. ئەو مانگە دەستکردانە یارمەتی زۆریان لە گەڕان و دۆزینەوە لە مانگەکانی مەریخ و بەتایبەت بەرگەهەوای مەریخیشدا کردووە. لە ئێستادا بابەتی کۆلۆنیکردن و داگیرکردنی مەریخ لەلایەن زانایان و ئاژانسەکانی بۆشایی ئاسمانەوە لە پرۆژەدایە. سەرەڕای ئەوەی کە پێشکەوتنی بەرچاو لە دۆزینەوە و گەڕان لە ڕێگەی ناردنی ڕۆبۆتەوە بەدەست هاتووە، بەڵام هەمیشە و هەتا ئێستاش ناردنی مرۆڤ بۆ مەریخ
مەترسیدارە و ترسناک بووە. ئەستەنگی سەرەکی و سەرەتایی ناردنی مرۆڤە بە شێوەیەکی سەلامەت و کارە بۆ سەر مەریخ. تەنانەت ئەگەر کەشتی بۆشایی گەڕی پێشکەوتومان بە سیستەمێکی بەهێزی پاڵنەرەوە هەبێت بۆ ڕاگواستنی مرۆڤ بۆ سەر مەریخ، ئەوە دیسان ئەستەنگی دیکەی وەکو توانای مانەوەی مرۆڤ بۆ چەند مانگێک لە هەسارە سوورەکە خۆی دەنوێنێت. تەنانەت ئەگەر بگرێت مرۆڤ بەبێ ئاستەنگی لەسەر مەریخ بنیشێتەوە، ئەوە پێویستە شوێنێکی گونجاوی هەبێت بۆ مانەوە و ژیانکردن. هەتا مرۆڤەکان لە جینگەی سەختی مەریخدا پارێزراو بن. ئەو شوێنە دەبێ مرۆڤەکان لە سەرمای زۆر و بەرگە هەوای تەنکی مەریخ و تیشکی خۆر بپارێزرێن، چونکە هەروەکو پێشتر ئاماژەمان پێکرد، مەریخ زۆر ساردە و هەروەها بەرگە هەوایەکی ناسکی هەیە کە تەنۆلکەکان و دوورە پەرێزەکان بە ئاسانی دەرباز دەبن و دەگەنە سەر خاکی مەریخ. هەروەها بەرگە هەوای مەریخ بۆ هەناسەدان گونجاو نییە. کەوابوو ئەو شوێنەی کە دروست دەکرێت دەبێ تایبەتمەندی پاراستنی مرۆڤەکانی هەبێت. زانایان پێیان وایە تەنانەت دەبێ مرۆڤ بتوانێت لە ئامێری چاپگەڕی و سێڕەهەندی بۆ بەرهەمهێنانی شتومەکی پێویست لە دۆخی مەریخدا کەڵک وەربگرێت. مەرجەکانی بەردەوامبوونی مرۆڤ لە ژیان، هەوا و ئاو و خۆراکە. بەڵام لە مەریخ هەوای گونجاو نییە بۆ هەناسەدانی مرۆڤ و هەروەها ئاویش نییە بۆ خواردنەوە و خاکەکەشی بەپیت نییە بۆ بەرهەمهێنانی خۆراک. هەروەها مەریخ کێڵگەیەکی موگناتیسی گونجاوی نییە بۆ پاراستنی ئێمە لە باو تیشکی خۆر. بۆیە پەرەپێدانی سیستەمی پشتگیری ژیان مرۆڤ لەسەر مەریخ مەرجی سەرەکی ناردن و مانەوەی درێژخایەنی مرۆڤە بۆ ئەو هەسارە سوورە. وزە یەکێکی دیکەی ئەو پێداویستیانەیە بۆ مانەوەی درێژخایەنی مرۆڤ لەسەر هەساری مەریخ. وزەی خۆر دەگاتە مەریخ، بەڵام نیو ئەوەندەی زەوی کە ئەویش بەهۆی بۆران و زریانە درێژخایەنەکان توانای کەڵەگۆرگرتنی لێی نامێنێت. بۆیە زانایان بیر لە بەکارهێنانی وزەی ناوەکی دەکەنەوە لەسەر مەریخ لە ئەگەری ناردن و مانەوەی مرۆڤ. بەرهەمهێنانی خۆراک لەسەر مەریخ پێویستی بە خاکێکی بەپیت هەیە کە هەسارە سوورەکە یاخود مەریخ نیەتی. توێژەران بەچڕی لەسەر چاندن و تەکنیکەکانی کشتوکاڵ و بەرهەمهێنانی خۆراک لە دۆخی مەریخدا خەریکی لێکۆڵینەوەن. ئەوان دەگەڕێن بۆ ئەوەی بزانن لە دۆخی مەریخدا کە سەرچاوەکان سنووردارن ئاخۆ چۆن کشتوکاڵ و بەرهەمهێنان گەشە دەکات و بەردەوام دەبێت. کۆڵۆنیکردنی مەریخ کۆمەڵێک مەترسی بۆ تەندروستی دانیشتوانی مەریخ دروست دەکات. لەوانەیە بەرکەوتنی تیشکی خۆر و تیشکە گەردوونیەکان بەهۆی تەنکی کێڵگە موگناتیزی، ئاستەنگی فیزیۆلۆژیەکان بەهۆی کاریگەری جیاوازی داکشانی مەریخ بەنسبەت زەوی و هەروەها ئاسەوارەکانی میکرۆگراڤیتی واتە بێکێشی لە کاتی گواستنەوە لە زەویەوە بۆ مەریخ. میکرۆگراڤیتی ئەو حاڵەتەیە کە مرۆڤ بێکێش دەبێت. کاریگەریەکانی میکرۆ کێشکردن کاتێک دروست دەبێت کە مرۆڤەکان و تەنەکان لە بۆشایی ئاسماندا دەفڕن. بۆ ئەوەی کۆڵۆنیکردن و داگیرکردنی مەریخ بەردەوام بێت، دەبێت دانیشتوانی هەسارە سوورەکە بتوانن سەربەخۆ بن هەتا ماوەیەکی درێژ بتوانن لەسەر مەریخ بمێننەوە. کۆڵۆنیکردنی مەریخ دەبێت سەربەخۆ بێت، بتوانێت
خۆراک و ئاو و باقی سەرچاوەکانی دیکەی پێویستی ژیان دابین بکات و بە مەبەستی کەمترکردنەوەی هاتوچۆکان و ڕاگواستنەوە گرێدراوی زەوی نەبێت. سەرەڕای ئەو هەموو ئاستەنگانە مرۆڤ لە داگیرکردن و کۆڵۆنیکردنی مەریخ پێداگیرە. ڕێکخراوەکانی وەک ناسا و SpaceX چالاکانە لەسەر بەرهەمهێنانی تەکنۆلۆژیای پێویست لە ناردنی مرۆڤ بۆ سەر هەسارە سوورەکە بەردەوامن. بەڵام هاوڕێیان لێرەدا پێویستە لە خۆمان بپرسین بۆچی پێویستە لەسەر هەساری سوور لێکۆڵینەوە بکەین و زانیاریمان لەسەری هەبێت. پێش ئەوەی پچینە سەر ئەو بابەتە، ئەگەر هەتا ئێستا کەناڵی کوردی هاپتان سەبسکرایب نەکردووە، تکایە سەبسکرایبی کەناڵەکە بکەن هەتا لە بەرنامەکانی دیکەدا ببینینتان خۆشحاڵتر بین. مەریخ زۆر لە زەوی دەچێت، هەڵبەت لە زەوی دوای چەندین ملیار ساڵی داهاتوو. گەڕان و لێکۆڵینەوە لەسەر مەریخ و ڕابردووی و بەسەرهاتی ئەو هەسارەیە و ئەگەری بوونی ژیان لە ڕابردوویدا یارمەتی دەرمان دەبێت بۆ پاراستنی زەوی خۆمان و دواڕۆژینەوەکانی مرۆڤایەتی. واتە ئەگەر بزانین سەردەمێک مەریخ خاوەنی بەرگەهەوای چڕ و لەبار بووە و وتەیدا چووە، ئەگەر بتوانین شێوەی لە ناوچوونی بەرگەهەواکەی بدۆزینەوە، ئەوە دەشێت لە داهاتوودا بتوانین پارێزگاری لە بەرگەهەوای زەوی خۆمان بکەین. لە ئەگەری دەست بەسەرداگرتن و کۆڵۆنیکردنی مەریخ، زانست و تەکنۆلۆژیای مرۆڤ پێشکەوتووتر دەبێت و ڕێگا بۆ دۆزینەوەی هەسارەکانی تری کۆمەڵەی خۆری خۆمان و بگرێت دەرەوەی کۆمەڵەکەمان کراوەتر و ئاسانتر دەبێت. تەنانەت لەوانەیە گەڕان و لێکۆڵینەوە لەگەلە ئەستێرەی خۆمان و واتە ڕێگای شیری مسۆگەرتر بکات. بەڵێ هاوڕێیان، ئێستا کۆمەڵێ زانیاری باشمان لەسەر هەسارەی مەریخ زانین. ئاشنابووین بە خاکەکەی، ئاشنابووین بە بەرگەهەواکەی، بە تەواوەتی لە مەریخ تێگەیشتین. هەرچەندە زانایان خۆیان هێشتا بە تەواوەتی لەسەر مەریخ تێنەگەیشتون، لە خاکی مەریخ تێنەگەیشتون، بەڵام ئێمە ئەوەی کە زانایان تا ئێستا بۆیان ڕوون بۆتەوە، ئێمە هەوڵمانە بە ئێوەی خۆشەویستی پیشان بین یاخود بۆتان شی بکەینەوە کە ئایا خاکی مەریخ چۆنە، ئایا زانایان لەو باوەڕیان ڕۆژ لە ڕۆژان بتوانن کە کۆڵۆنی خاکی مەریخ بکەن یاخود داگیری بکەن. هیوادارم چێژتان لێبینی بێ لەم باسەمانە، هیوادارم زانیاری باشتان وەرگرت بێت و پێشم خۆشە بەڕاستی کە ئێوەی خۆشەویست هەر ڕاوبۆچوونێکتانێ، هەر شتێک کە سەرنجی ڕاکێشان لە کۆمنتا بۆمان بنووسن و زۆر سوپاسیشتانەکەین ئەگەر سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و بۆ هاوڕێ و کەسە ئازیزەکانتانی بنێرن. پێشم خۆشە لە ڕاستیە پێتان بڵێم کە ئایا چ شتێک سەرنجی ئێوەی ڕاکێشا لەسەر خاکی مەریخ بەتایبەت، چ شتێک زۆر سەرنج ڕاکێش بوو بۆ ئێوە. با من ڕای خۆشمتان پێ بڵێم. ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام لەسەر هەساری مەریخ ئەوەیە کە هەساری مەریخ 2 مانگی هەیە. یەکێک لەو مانگانە فۆبۆسە، وەکو باسمان کرد. ئەم مانگەی مەریخ هەر 100 ساڵ جارێک 8 سانتیم لە مەریخ نزیکە بێتەوە کە چەندین ملیار ساڵ بەرمەریخەکەوێت. کە بەرمەریخەکەوێت کۆمەڵێک تەپ و تۆس بە چواردەوری مەریخە وەکو ئەڵقەیەک دروست دەکات. وردە بەرد و وردە تەپ و تۆس، من پێم وابێ بەڕای من کە ئەمە زیاتر زانایان و مرۆڤایەتی بێهیواکە کە ئەگەر ڕۆژ لە ڕۆژان ئێمە بتوانین لەسەر خاکی مەریخ بژین بەبوونی ئەو هەموو تەپ و تۆزەوە کە بەبوونی ئەو بەرکەوتنەوە کە ڕوئەیە و ئەو کەش و هەواکەی ئەگۆڕێ، چونکە تەپ و تۆزێکی زۆر دروست ئەکات تا ماوەیەکی زۆر دواتر بەرزە بێتەوە و وەکو ئەڵقەیەک بە دەوری مەریخا دروست دەبێت. هەرچەنە ئەمە وەکو فکرەیەکی خۆمە، بەڵام لەو باوەڕەیەم
زانایانیش هەمان بیرکردنەوەیان هەبێ کە چەندەها ملیار ساڵی تر لەوانەیە بە هیچ شێوەیەک هیوایەک نەبێ بۆ ژیان لەسەر مەریخ بەهۆی ئەو بەرکەوتنەوە. ئێوە چ شتێک سەرنجی ڕاکێشان؟ هیوادارم بۆم بنووسن و هیوادارم دووبارە سۆبسکرایبمان بکەن بۆ ئەوەی کە ئێمەش بتوانین بەردەوام بین و کاری جوانتر و باشترتان پێشکەش بکەین. زۆر سوپاس کە لەگەڵمان بوون دووبارە.